السلام عليكم ماما سجاد. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما سجاد شلونك؟ الحمد لله كاكا شوني؟ ماشي ماما سجاد وشي كان عليك كم براسي تنظيم نفسه كان على مشتري كلامه تورجينا. الحمد لله الحمد لله سركوتوبي سركوتوبي بارك الله فيك. بارك الله فيك سرچاوم بەڵێ فەرموو. سەرکەوتوبی دەستخۆشی لە ئێمە دەکەین ئێمەش دەستخۆشی لە تۆ دەکەین کە موژدەمان دەدێتی خەڵکانێکی زۆر الحەمدولله بەهۆی کەناڵی ئامۆژگاریەوە خوای گەورە هیدایەتی داون والله ئەوە ئاواتی ئێمەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێت لە یهدی الله بک رجلا واحدا خیر لك من حمر النعم. ئەگەر خوای گەورە بەهۆی تۆ یەک کەس هیدایەت بدا ئەو بۆ تۆ خێرترە لە وشتری سوور کە یعنی جاران بە نرخترین و بە بەهاترین بە قیمەترین شت لای عەرەب وشتری سوور بوو. یعنی چۆن ئەمڕۆ بڵێ سیارەیەکی لێکززی ئاخر مۆدێل ئەگەر یەک کەس خوا بەهۆی تۆ هیدایەتدا لەوە باشترە بۆ تۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ. دەی خوای گەورە لێمان قبوڵ کە و بەرەکەت بخاتە ئەم کەناڵەوە وەستافی ئەم کەناڵە و خەمخۆرانی ئەم کەناڵە یارمەتیدەرانی ئەم کەناڵە بۆ ئەوی ئاوا ببێتە سەبەبی هیدایەتی خەڵک ئینشاءالله و ڕێگای ڕاست و جوانیان نیشان بدەین بە گوێرەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم.